ڕێزەکانتان ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمان هەیە لەسەر بابەتی ئەنفال. بەڕاستی ئێمە ژووکو فراکسیۆنی نەوەی نوێ یعنی خۆمان بە نوێنەری خەڵکی بەژمێنەت و بەشکراوی ئەنفالکراوان کە سوکاری ئەنفالکراوان نەزانین و هاتووین ئەمڕۆ دفاعیان لێ بکەین لەبەرەوەی خەڵکی فەقیر و هەژار کە دەنگی بێداوی بچین دفاع لەو خەڵکە بکەین بچین داکۆکی لە مافەکانیان جارێکی دەفەگریمان لێگەڵ بشنێژەوە پۆلیسان باسی ئەوەکەن کە پارتیوێکێتی یعنی بە ئەمر و فەرمانی پارتیوێکێتی ڕێگریمان لێکەم بچنە ژوورەوە کە بڵێن بەوانیان و تۆ نێڵن بچنە ژوورەوە کە پێیان ئەڵێن فەرمانەکەمان پیشان بن یعنی ئەو شتێک کە بۆتان هاتووەڵێن نهێنیە ناچێت یعنی بنهێنیە ڕێگری لە ئێماکەن کە بچینە ژوورەوە بۆ ناو پەرلەمان دیفاع لە مافی خەڵک بکەین دیفاع لە مافی کە سوکاری ئەنفالکراوان و کە سوکاری شەیدان و ئەو خەڵکە بەژمێنەتە بکەین. بەس بەڕاستی من حەزەکەم یعنی ئەوە بڵێم بە هیچ شێوەیەک پارتی و یەکێتی چاوەڕێی داوای لێبوردن نەکەن لە ئێمەوە بە هیچ شێوەیەک چاوەڕێی نەکەن ئەوەی کە ئەبێ داوای لێبوردن بکە سەرۆکی حکومەت و جێگرەکەیەتی کە موچەی خەڵکیان بڕیوە کە گەنجیان بێکار کردووە پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن کە داهاتی ئەم وڵاتیان فەرهود کردووە کە نەوتی ئەم وڵاتە تاڵانەکەن پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن کە گەنجیان بێکار کردووە کە کەرتی پەروەردە و تەندروستی و ڕێگاوبان و هەموو کردەکانی تریان وێران کردووە پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن کە خاوەنی سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبرن پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن پارتی و یەکێتی بەڕفسەتی جەنابەت ئێستا وەڵام پێمە پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن کە موچەی خەڵکیان بە ناحەق پاشەکەوت کرد کە موچەی خەڵکیان بە ناحەق بە ناوی لێبڕینەوە لێیان دزین پارتی و یەکێتی ئەبێ داوای لێبوردن لە خەڵک بکەن کە شەڕی ناوخۆیان کردووە کە دەبابەیان هێناوەتە بەردەم پەرلەمانەوە کە ئەم پەرلەمانەیان داخستەوە کە ڕێگری لە سەرۆکی فراکسیۆنێکی معارەزە ئەکەن بچێتە ناو پەرلەمانەوە. بەڕێزان ئێمە بە دەنگی کوڕە فەقیر و هەژار مناڵە فەقیر و هەژار خەڵکی فەقیر و هەژار و کاسبکار و مامۆستا و خەڵکی ئاسایی ناو بازاری شێخەڵا و بەر بەلەدیەکەی سلێمانی و هەموو شوێنەکانی دهۆک و زاخۆ و هەڵەبجە ئەوانە هاتوونەتە ئێرە بەڵام پارتی و یەکێتی بە دەنگی کورسیە تەزویرەکانی خۆیان دەنگدانەکەن لەسەرەوە ڕێگری بلا ئێمە بکەن بچنە ژوورەوە ئەم شتانە هەمووی هەوڵی نەزۆکە محاولاتی بێ ئەنجامە واللهی بێبەرە یعنی ئێمە من بە پارتی و یەکێتی ئەڵێم قەسەم بەخوا ئەوەی خراپترین شت بێ لە دەستیان بێ لە ئێمەی بکەن نەوازەهێنین نەساردەبینەوە نەداوای لێبوردنی شەکەین بە مطلقی بە هیچ شێوەیەک ئەبێ ئەوان سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی کە پارتی و یەکێتین داوای لێبوردن لە خەڵک بکەن کە ماوەی 2 ساڵ و نیوە ئەو پەرلەمانە پێم بڵێ چی یاسایەکیان خستۆتە بەرنامەی کارەوە بۆ مەسلحەتی خەڵک بێ بزانم جورئەتی ئەوەیان هەبوو بە حکومەت بڵێن ئێوە ئەبێ ئەم مانگە لێبڕینی موچە تەواو کۆتایی پێبێنن بزانم جورئەتی ئەوەیان هەبوو سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی کە ئێستا ڕێگریان لە ئێمە کردووە بە فەرمانی نهێنی جورئەتی ئەوەیان هەبوو بە حکومەت بڵێن ئەم مانگە ئەبێ ئێوە 10,000 گەنجی بێکار بخەنە سەرکار لە کەرتی تایبەت و کەردی گشتی بزانین جورئەتی ئەوان هەبوو یان جورئەتیان هەیە داوای لێبوردن لە خەڵک بکەن ئەلەم ڕۆژەیە کە یادی ئەنفالە ئەگەر ڕژێمی پێشوو دەیان 1000 کەسی ئەنفال کردبێ پارتی و یەکێتی لەنەوەیەکەوە هەموو خەڵکی کوردستانیان ئەنفال کرد بەڵام لە چاڵانین خەڵکەکەی هەموو خەڵکیان برسی کردووە موچەخۆریان بێمەعاش کرد گەنجیان بێکار کرد ڕێگاوبانیان بڕۆ سەیری کە وێرانە 30 ساڵە 3 پارێزگانێوانی 3 پارێزگان بۆ نکراوە بە 2 ساعت بەڕێزان ئەنجا من لێرەوە یعنی دڵنیاتانەکەم و خەڵکی نەوەی نوێ فراکسیۆنی نەوەی نوێ لەگەڵ ئەم هاوڕێیانەما هەرچی لەم پەر و ڕێگریەکی پارتی و یەکێتی بێتە بەردەممان نەساردەبینەوە نەوازەهێنین بەعکسەوە سوورترمانەکە یعنی با هەموو خەڵک بزانێت چۆن پارتی و یەکێتی دەستیان خستۆتە ناو دەستی یەک دژایەتی نەوەی نوێیەکەن دژایەتی فراکسیۆنی نەوەی نو دەنگی خەڵکەکەن چکە ئێمە بە دەنگی خەڵک هاتووینە تاوێ پارتی و یەکێتی ئێستا دژایەتی دەنگی خەڵکەکەن دژایەتی نوێنەری خەڵکەکەن ئێمە لە پەرلەمانە لەگەڵ هاوڕەکانمانە چون وتومانە کاکە واز بێنن لە موچەپڕین واز بێنن لە بێکارکردن و تاڵانینەوە واز بێنن لەو هەموو شتە بەڕێزان بەڕخسەت ئێستا وەڵام پێمە ئێستا وەڵام پێمە پێیان هەیە با بگێنم وەڵام
خەڵکێک هەیە پێویستی بۆ پەیامی ئێمە بزانێت چونکە ئەمە ڕێگری ئەمە ئەو پەڕی ناقانونی ئەمە ئەو پەڕی نادەستوریە ئێستا ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ بەڕێزان بەڕێزان ئێستا ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ ئەگەر ڕێگری لە منیش بکەن وەکو سەرۆکی فراکسیۆنەکە هاوڕێکانم پێکەوە ئەچنە ژوورەوە لەوێ دڵنیا بن دیفاعەکەن لە مافی خەڵک ئەم شتانە ئێمە ڕناگرێت سادمان ناکاتەوە دیفاعەکەن لە مافی کەسوکاری ئەنفالکراوان لەوێ لە ناو جەلسەی پەرلەمانە ئەوەی حەق بێباسیەکەن ئەم هاوڕێیانە چونکە هەر هەمویان بە دەنگی حەقیقی خەڵک هاتوونەتە ئەوێەوە بە جورئەتەوە دیفاع لە مافی خەڵکەکەن و ئەو هەوڵە نەزۆک و ترسنۆک و قێزەون و ناشرینانی پارتیەکێتی بە هیچ شێوەیە ڕامان ناگرێت بەڕێزان لەبەرەوە دڵنیا بن ئەمە هەمووی ناشرینکردنی خۆیانە پێیان وایە ئەم پەرلەمانە کە دەستگایەک و مؤسسەیەکی گەورەیە دیوەخانی خۆیانە بەڵام زۆر بە غەڵەت تێگەیشتون زۆر کەسی وەکو ئەوان هەوڵی ئاوای یا و دوایی لە خۆیان لە کۆتایی یاسەری خۆشی کرد بە کوڕا وەکو زۆر دیکتاتۆری تر هەبوو لە کۆتایی یا خۆی باجەکەی یا خۆی سەری چوو بۆ کوڕا و هەر خەڵک و ئیرادەی خەڵک و ئیرادەی گەر سەرکەوت و دڵنیا بن نەوەی نوێ و فراکسیۆنی نەوەی نوێ و خودی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئەم هەوڵانەی کە پێشتر پارتیەکێتی 3 ساڵە بەردەوام بەرامبەرمانیکەن بە هیچ شێوەیە سادمان ناکاتەوە چیان لە دەزێبا بیکەن جارێکی تر دوو پاتێکەمەوە ئەبێ هەتا قیامەت چاوەڕێی داوای لەبوردن دەکرێت ئەوەی دەکەن بۆ بانگشی هەبژاردنەکانی عراق نزیک بۆتەوە ئەوەی ئەوە کردوتانە تەنها بۆ بانگشی هەبژاردنەوە جەنابەت کاندیدی بۆ پەرلەمانی عراق ئایا ئەوە ڕاستە؟ بەنسبەتی پرسیاری وەڵامی پرسیارەکەی جەنابکەوە چاوەکەم پارتی وێکێتی لەگەڵ هەندێک پەرلەمانتاری ترا بە 73 دەنگ ئێمەیان لێبەش کردووە لە چونە ژوورەوە ڕێگریان لێ کردووی لە چونە ناو پەرلەمانەوە ئێمە لۆبی لەگەڵ پارتیوێکێتی ناکەین لەگەڵ پارتیوێکێتیان لۆبی ناکەین پارتیوێکێتی ئێستا زۆرینەن لە ناو پەرلەمانە و ئەو بڕیارەش خۆی ئەسڵەن وەکو مژدەخان ڕاست دەکەم ئەو بڕیارە خۆی نایاساییە تۆ لۆبی بۆشتی نایاساییەکە دوای ئێمە لەسەر حق دەرکراوین یعنی قەیچەکە با هەموو خەڵک ڕووی ڕاستەقینەی ئەوانی بۆ دەرکەوێت ڕووی ڕەشی ئەوانی بۆ دەرکەوێت هەموو خەڵک کە چۆن ڕێگری لە خەڵکێکەکەن کە بە دەنگی خەڵک هاتووە بە دەنگی ڕاستەقینەی کاسبکارێکی بەردەم شێخەڵا بەر بەلەندێکە و دهۆک و هەڵەبجە هاتووە بەڵام بەوان بە دەنگی تەزویر بە کورسی تەزویر ڕێگری لە چوونە ژوورە ئێماکەن بۆ ناو پەرلەمان پێیان وایە ئەگەر ڕێگری لە کەسێکمان بکەن ئەوانی تر بێدەنگە بن دەبا ببینن لە ناو پەرلەمانە چۆن هاوڕێکانم بە زیاتر بە تونتر دیفاع لە مافی خەڵکەکەن بەنسبەتی ئەوە شەو بەڕێزان یعنی ئەمە حەزەکەم ئێوە وەکو مدیاکار چاوتان کراوە بێت یعنی باسکردنی مافی خەڵک دیفاعکردن لە مافی خەڵک پارتیوێکێتی ناویان ناومزادە ئەوەی کە دیفاع لە مافی خەڵکەکە هەر ناوێکی لێنەی دەستی خۆش بێت ئەوەی کە دیفاع لە قوت و ژیان و بێکاری گەنجەکان و موچەی خەڵک و دۆخی خراپی پێشمەرگە و دۆخی خراپی کەسوکاری ئەنفالکراوان و شەهیدان و ئەواناکە دەستی خۆش بێ کاکە ئەگەر نەوەی نوێژ نەبێ هەر لایەنێکی تر بێ دەستی خۆش بێ با وا بکەین کارێ بکەین دیفاعکردن لە مافی خەڵک ببێ بە سەروەری ببێ بە کولتور ئیتر ناوی مزادێنێن ناوی هەرچیێنێن بەڵێ ئێمە وەکوونەوەی ئەو مزادا ناکەین بەردەوام ئەو بڕیار وایە ئەماگە لەسەر لێبڕینی موچانە قسە هەیە کەس بێت لێبڕینەکە یان ئەو خۆی دەبینێت ئەو پەرلەمانتارن بەڕێزان بەنسبەتی داهاتی حکوومەتەوە لە ئێستاە بە داهاتی نەوت و نرخی دۆلاریش بەرز بۆتەوە بە داهاتی نەوت و بە داهاتەکانی تری خاڵە سوورەکان و ناوخۆ ئەوانە هێندەی دوو موچە داهاتی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی جاران ئەگەر پێویستی بە 600 ملیۆن دلار بوو بێ بۆ پێدانی موچەیەک بە تەواوەتی بەبێ لێبڕین ئێستا ملیارێک و 200 ملیۆن دلاری دەستەکەوێت ماگانە حکوومەتی هەرێم لەبەرەوە لێبڕینی موچە بە تەواوەتی ناشرینترین ڕفتاری حکوومەتە بەرامبەر بە خەڵک و موچە کۆرکایکە و ئێستا حکوومەت دەتوانێت دوو موچە با لە مانگەکان نەک موچەیەک بە لێبڕینەوە با و ئەمە هەمووی زۆر مستەمە لە خەڵکێکا با هەموو خەڵک بزانن حکوومەت وە پارتیوێکێتی کە هەردووکیان سەرۆک حکوومەت و جێگرەکەی لە پارتیوێکێتی موچەی خەڵکە بڕن وەزیرەکانی تر ئیمزایان کردووە لەسەر نووسەبڕینی خەڵک کە کاتێکیش فراکسیۆنێک لە ناو پەرلەمانەوە فراکسیۆنەوەی دیفاع لە مافی خەڵکەکە بەم شێوازە بێبەشیەکەن لە چوونە ناو پەرلەمان بەڵام دڵنیاتانەکەم هاوڕێکانم لە من ئازاترن لە من بە هەڵوێستن و بەهێزترن لە ژوورەوە دڵنیا بن هەتا یەک ئەندامینەوەی نوێ لە ژوورەوە ما بێ دیفاع لە مافی خەڵکەکە و دیفاع لە قوت و موچەی خەڵکەکە ئەزانی چی من یەک شتەڵێم من بۆ هەولێر نهاتوم بۆ پیاسە
من هاتون بۆ هەولێر بۆی بچمە ناو پەرلەمان ئەمڕۆ جەلسەیەکێ لەسەر مافی کەسوکاری ئەنفال کراوان ئەوان ڕێگریان لێ کردو ئیتر مامەڵە چیە خۆ من یعنی ئەوە نییە بڵێم کاکە گوڵ داخەن با بەسەریا بڕۆم من ئەمەیە بچمە ناو پەرلەمانەوە بۆی دفاع لە مافی خەڵک بکەم لەگەڵ هاوڕێکانمان ئەوان ڕێگریەکەن ئەوە مامەڵەکە یعنی مامەڵەکە ئەوەیە کۆچەر ماچ دەستان خۆش بێ بەڕێزان زۆر سوپاسان